میوانەکەمان دکتۆر خالید حەیدەر لە سلێمانی لەگەڵمانە پسپۆڕ یابووری. دکتۆر جارێکی دیکە دەگەڕێینەوە لای تۆ گەر پێمان بڵێیت ینی باسی ئەوم کرد پێشتریش کە جەنابیشت گوتت چەندین جار ڕێکەوتن کراوە، بەڵام هەندێک لایەن هەندێک جار ڕێکەوتنەکانیان پێشێل کردووە جێبەجێیان نەکردووە لە ناردنی پشکی هەرێمی کوردستان لەو ڕێکەوتنانەی دیکەکە کراوە. ئێوە گەشتبینن بەوەی کە ئەگەر لەسەر پرۆژە یاسای بودجە ڕێکەوتن بکرێ پشکی هەرێمی کوردستان بنێردرێت؟ وڵای من خۆم شخصیان وەکو خۆم کەسێکی گەشتبینم، بەڵام بەداخەوە هەر کەسێک وەکو چاودێر کە لە نزیکە و سەیری واقعی عێراق بکە کە چەند ساڵێکە ئەمە هەر بودجە پەسەند ئەکرێت لە عێراق و پشکی هەرێمی کوردستانی تیانە تایەتی ببوورە، بەڵام ڕێکەوتنی تیانیان، یعنی ڕێکەوتن لە بینی سیاسەتمەداران یاخود حیزبەکانی دەسەڵاتداری بەغا لەگەڵ لە بینی خۆیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لاینە پەیوەندیدارەکان هەرێمی کوردستان ڕێکەوتن کە نەکرێت ئەوان بودجەکە بۆ خۆیان پەسەندی یەکەن و پشکی هەرێمی کوردستانی تیا وەکو ڕقم، بەڵام ڕەوانەی هەرێمی کوردستان ناکرێت. بۆیە لێرە من وەکو خۆم شخصیان زۆر گەشتبین نیم بۆەوەی کە ئەم بابەتە فعلەن ئەوەی کە بینیتان جەنابتان ڕێکەوتن لە نێوان بەڕێزان سەرۆکوەزیرانی عێراقی فدرال لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە ئەنجام درا لەگەڵ ئەو ڕێکەوتنیشە بینیمان کە لە لوژنەی دارایی ئەو هەموو ناکۆکیە دروست بوو، ڕێک نەکەوتن دروست بوو، تا ئێستاش هەر جێگەی مناقشە و گفتوگۆیە. من وەکو خۆم گومانم هەیە لەوەی کە بە ئاسایی ئەم بودجەیە پەسەند بکرێت سبەین و دووسبەین و سپێش. ئینشاڵڵا پێشبینیەکەم ڕاست نەبێ، بەڵام ئەوەی کە ئیبینم لە ئەزمموی چەند ساڵێکە لە بینی ئەو کێشانەی کە هەیە لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدرال بە ئاسایی حل ناکرێت. بەڕاستی ئەوان بە هیچ شێوەیەک من ئەمە بۆ چوونی خۆمە نایانەوێ ئەو ئەزمونە ئەو تەجروبەی کە هەیەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو ببێ، لەبەرەوەی بەڕاستی ئەمە دژایەتیکردنە من لێرە مەبەستم نییە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان بکەم، بەڵام ئەمە حەقیقەتێکە ئەبینم بە چاوی خۆم. یعنی حکوومەتی عێراقی ئەگەر بێوێ بنمونە بە ڕازگویانە تەعامل بکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بنمونە ئەگەر بێوێ سەتەدەی ئەو موچەیە کە پاشەکەوت کراوە بیگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ بڵێ من بڕێکی پارەت بۆ دانێم ئەتوانی ئەمە بیدێ بە فەرمانبەران، بەڵام دوایی ئێمە حسابی کوتابی خۆمان ئەتوانین بکەین لە بینی خۆمان، نەک بیستە پێێنێ بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. لەوانە شایستە فەرمانبەرێک من کە من خۆم یەکێک لەو کەسانم کە موچەکەم بۆ چەند ساڵێک بنمونە پاشەکەوت کرا، بەڵام بەم شێوازە بێکە وا هەست بکە ئینسان ئەوان ئەیانەوێ خۆیان بسەپێنن، باشە ئەوان ئەیانەوێ بنمونە بەرژەوەندی ملەتی هەرێمی کوردستان یانەوێ بە ڕێکەوتن ئەکرێ ئەم بابەتە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزەمەندی خۆی دەرببڕێ بۆ ئەم بابەتە، ئامادەبوونی تیابێ و حکوومەتی بەغاش هاوکاری دارایی بکە بەیەکەوە بتوانن بە جۆرێک لە ڕەزەمەندی و ڕێکەوتنی سیاسی ئەم بابەتە ئەنجام بدەن. بینی جەنابەت وەکو ئەرزی بەڕێستانم کرد دوای ئەو ڕێکەوتنێک کە کرا لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستان، دوای ئەوە دەستیان کرد بەم موناقەشاتانە. باشە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق یەکێک لە ئەو کەسانە نییە نوێنەری ئەو لاینە سیاسیە نییە کە پێکهێنەری حکوومەتی عێراقیە لاینە سیاسیە زۆرینەکە نییە لە پەرلەمان، معقولە ئەو سەرۆکوەزیرانە ئەو نوێنەری ئەو حیزبانەیە ڕێکەوتنێک ئەنجام بدا دوایی وا دەربکەوێت کە ئەوان پەشیمان بوونەتەوە نەخێر ئەیانەوێت دەستکاری بڕگەکانی یاسای بودجە بکەن. ئۆکەی، یعنی تۆ پێت وایە ویستی محەممەد شیا سوودانیشی لەگەڵا دکتۆر؟ من تەسەوری ئەوەکەم نەخێر ئەو بەڕێزەی تیانە لەبەر ئەوەی ئەگەر ویستی ئەوی تیا بوو بواە بنمونە ناهات بۆ واژۆکردنی ئەو ڕێکەوتن نامەیە. بە بۆچوونی من نەخێر ویستی ئەو بەڕێزەی تیانە تەنها لاینە سیاسیەکانن کە ئێستا ئەیانەوە بە جۆرێک لە گفتوگۆی پەرلەمان بنمونە دانیشتنەکە بەیانی بە یاخود دوو بەیانی بێ بنمونە ئەیانەیە فشارێکی زیاتر بخەرە سەر هەرێمی کوردستان. لێرە هەرێمی کوردستان ئەتوانێت زۆر بە ئاسایی بە ڕاشکاوی بنمونە لژنێکی تابەت بانگ بکات بۆ ئەوەی ئەوان بێن سەیری ئیمکانیات و توانەی هەرێمی کوردستان بکات. ئەگەر گەشتە قەناعەت فعلەن هەرێمی کوردستان ئەو توانە و ئیمکانیەتی هەیە ئیدارەی موچە و فەرمانبەرانی خۆی بکات و لە هەمان کات بەشێکیش لەو موچەیە کە پاشەکەوت کراوە بیداتەوە بە فەرمانبەران،
خێر على خێر زۆر باشە بەڵام ئەگەر نەیتوانی وا بکات ئەوە ئەبێ بکە ئێوە پسپۆری ئابووری من دەمەوێت لە ڕوا ئابوووریەکەیەوە بە شێوازێکی زانستیانە ئاکادمیانە جەنابەت بۆمانشی بکەیتەوە بەو بڕەپارەی کە ئێستا بەغدای نێرە بۆ هەرێمی کوردستان ینی هەرێمی کوردستان ئێستا دەتوانێت کە بەبێ تەخسیسکردنی بەشە بودجەیەک بۆ پێدانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران خۆی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بداتەوە؟ ئەوەی ئەگوزەرەی ئێستا وەکو جەنابتان فەرمووتن بە شێوەیەکی زانستیانێ و ئەکادیمیانە دیارە مادام ئەو بەڕێزانە کە ئێستا لە مناقەشەن لە لژنەی داریکە ئەفەرمونون ئێمە ناتوانین ئەو پارەیە بدەینەوە دیارە ئیمکانێت توانن لەو ئاستەنیە بۆیە ئەکرێ باس لەوە بکرێت بە نمونە حکوومەتی عێراقی ڕێگە بدا بە هەرێمی کوردستان بە نمونە ئازادێکی دارایی زیاتری پێ ببەخشێ بە چاودێریکردنی خۆیان بە نمونە بۆی بتوانن بەشێک لە بڕێکی پارە کۆ بکەنەوە بۆ ئەو مەبەستا ئەمەش ئەکرێت بە ڕێکەوتنی سیاسی بێ بەڵام ئێستا ئەم دقەیە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایەگەێنێ کە بەم شێوازە ناتوانێت ئیدارەی ئیش و کاروباری دارایی خۆی بکات باشترین بەڵگە ئەوەیە کە ئەبینن جنابتان تا ئێستا موچە دواکەوێ معنەی ئەوەیە کە تەمان دواکەوتنی موچە معنەی ئەوەیە کە ئەو بڕەپارێک کە لای حکوومەت هەرێمی کوردستان هەیە لە ئاسی پێویست نییە بۆ ئەوەی موچە لە کاتی خۆی بدرێت ئێستا بینی جەنابەت ئێمە وردە بەرەو کۆتایی مانگی 6 بنمونە ئەگەر بڕۆین اینجا موچێ مانگی 5 ڕائگەێنرێ واتە معنەی ئەوەیە کە ئێمە ئەو توانە و ئیمکانیەتە دارایی نییە حکوومەت هەرێمی کوردستان پابند ببێ بە پێدانی موچە لە کاتی خۆیدا. بەڵێ باشە دکتۆر ینی یەکێک لە ئەو مادانەی دیکە کە بۆ نمونە ئێستا هەندێک لە فراکسیۆنە کوردستانیەکان کێشیان هەیە لە سەریونانێ بەو شێوەیەتە پڕێویشەوەیە کە جیاکردنەوەی بودجەی پارێزگایەک لە هەرێمی کوردستان ئەگەر ینی ئەویان بەدڵ نەبوو ئەو پشکەی کە هەرێمی کوردستان بۆیان دیاری دەکات ینی وەک دەڵێن هەموو ماڵێک گەورەیەکی هەیە هەرێمی کوردستانیش ئەنجومەنی وەزیرانی هەیە حکوومەتی هەیە ئێوە پێتان وایە بەم شێوەیە گەرە و بڕگەیە ئەو مادەیە جێگەی بکرێتەوە مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست دەکات؟ من لەگەڵ ئەوەم کە ئێمە لە ناو ماڵی کوردیە بێ ڕێک بکەوین بۆ ئەوەی ئەوان ئەو وەرەقەیە بەکار نەهێنن وەکو فشار لەسەر هەرێمی کوردستان و لەسەر شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان ئەبوایە ئێمە پێشتر ڕێکەوتنمان بکردایە لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکان بۆ ئەوەی کە چوین بۆ بەغا لەگەڵ پەرلەمانتارانی ناوچەکانی غێری کوردستان ڕێکەوتنمان بکردایە بە یەک دەنگی کوردستانی ڕێک بکەوتینایە بۆ ئەوەی بەو شێوازە تووشی کێشە نەبین کە ئەوان بنمونە بەو شێوازە ئەگەر بیانەوێ ئیدارەکان وا لە ئیداری هەرێمی کوردستان بیکەن بە ئیدارەکانی شارەکان و کاتە بە تەکید پەرتەوازە و جیابوونەوەی تیاکەوێت تامان بە تەکید ئەوە بەو شێوازە تەسەورەکەم کاریگەریەکی نەرێنی هەبێ لەسەر هەرێمی کوردستان ئەکرێ ئێمە لەم ماوەیە بنمونە داوای ئەوە بکەین بنمونە پەسەندکردنی بوجە وەکو لاینە دارایەکەی دوا بکەوێت بۆ ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ تا حیزبە کوردستانیەکان لە نێوانی خۆیان کۆبوونەوەیەک ئەنجام بدەن بۆ ئەو بابەتە بەتابێت ڕێکەوتن بکرێت اینجا بە یەک دەنگ بچنە پەرلەمانی عێراق. gelek spas دکتۆر خالد حەیدەر پسپۆری ئابووری ژێ سلێمانی گەلمە زۆر سپاس دکتۆر.